سڵاوتان لێبێت ئێستا بنار سرێشمەی قسە بۆ میدیاکان دەکات لەسەر قورئان دڕانەکە. بنارخان سڵاوت لێبێت، دەکرێت پێمان بڵێ چ کاتێک بوو ڕووداوەکەوە چۆن بوو ئەگەر باسێکمان بۆ بکەیت. ساعت 11:30 شەوی ڕابردوو بوو. ئەسڵەن نیەتی من ئەوە نەبوو بەڕاستی بەو جادەیە هەردا بڕۆم 100 مەتری. خوشکی دوو خوشکی گچکەم هەیە و میوانێکیشمان هەیە، بردبوونە دەرێت تاوەک تۆزێک جەویان بگۆڕن. هەر لە ناو سیارە مناقەشەی ئەومان بوو بەڕاستی دەمگوت ئەگەر حەستان لە شوێنێکی تایبەتە بتان بم، چونکە لەبەر خاترێ و میوانەمان کە لێرەیە بە تۆزێک زەوی خۆش بیتن. والحاصل هەر قسەیان نەکرد، دەیانگوت نازانیم بچینە کوێ، هیچ پلانمان نیە، هیچ ئۆپشنێکمان نییە. ئەتۆ ئۆپشنێکمان بدە دەستێمە دەتوانین اختیارێکەکەم. وتم شتی وام نییە، بڵێن فلانە شوێنەمە دەچین. هەر قسەیان نەکرد، ناچار گەڕام حتا نزیکی برجی عەدالە. باشە هەتا ئەوێش هاتم، ناوی شوێنێکیان گوت، وتم پێ نازانم. خوشکە کچەکەم وتی بمان بە فلان شوێن، وتم باشە، یەکسەر سوڕامەوە لە برجی عەدالە و لای پارک و هاتمەوە بەلای 100 مەتریدا بێم. حتا ئەوان تۆزە کەیف خۆش بوون، دەک سوعبەت و قسەی خۆش و ئەوانەیان دەکرد، دەنگمان تۆزێک بەرزیش بووم. والحاصل کە ناوەندی جادەم نەگرتە بوو، باشە بە سایدی هێواشدا ڕۆیشتم، دیتم کە نزیک بوومەوە لە مزگەفتی جەودەت ئەسعادی، دیتم کۆمەڵێک وەرەقە و وەکو کتێب و شتی وا دەکەوتە بەرچاو لە ناوەندی جادەکەوتە بوو. حتا تێپەڕیم هاتە فکرم باشەوە بە کتێب نەدەچوو، بە دەفتەر نەدەچوو. تێپەڕینەکەشم هەر 2 سانیەیەک بوو، یەکسەر بەگێکم دانا. تەمەشا پشتی خۆم کرد، باشە لە ئاوێنە سیارە هەبوو بەڵام دوور بوو، بەس مانتۆڕێک دەهات نەمدیت، ئەو ئێستا کە دێتەوە خەیاڵم. بەگێکم دانا و بە سورعەتی گەڕامەوتم حتا چکە سیارە بەسەریدا دەڕۆی. بەڕاستی دڵم ژانی کرد کە سیارە بەسەریدا دەڕۆیش. یعنی خەڵک ئەوەندە بێزەمیرە بتوانی کە قورئانێک ببینی نەگەڕێتەوە. سیارە بەسەردا ڕۆی 2-3 پەڕ ڕۆیشت. بەگێکم بە خێرایی دانا خەریک بوو بەڕاستی لەگەڵ مانتۆڕێکیش دەعەم بکەین. الحەمدوللا هیچ نەبوو، زۆریش ترسا ئەو. هاتمە خوارم کاکەت و سەلامەت، ئەمە هیچمان نییە. وتی وچ بوو؟ وتم وەڵا لەبەرەو قورئانە بە زۆر بە پەرۆش و بە پەلەپەل بەگم دانا. خوشکەکانم ئەوان نیگەران بوون، ئەوانیش دابەزن، وتم دامە بەزن، چونکە جادە ئەوێ بەڕاستی زۆر قەرەباڵغە. بەخۆم بەتەنیا وتم دەچمە خوارە تەماشا دەکەم، وتم بە قورئانەوە قورئانە. دووریش بوو لەم، بەس گوتم ئەوە قورئانە. وتیان بەچی دەزانی قورئان؟ وتم دیارە قورئانە. سیارەم ڕاگرت و تەبەن چواریم پێ کرد لەلایەکەوە لامدا، تەماشام کرد لەو سەر یەک دونیا پەڕدا فڕەدرایە، دڕاندرایە لە ناوەندی جادەکە بە هەمان شێوە. ئەوە خۆتان لێتان دیارە، ینی ئەوە پەڕە دراوەکان، ینی بەداخەوە بەو شێوێ بەدڕێنرێ. پەڕەکانی دیکە چەند بەشێکی. چوومە ناوەندی جادەکە، سیارە زۆر دەهات بەراوڕم. بەر لەوەی بچمە ناوەندی جادەکە بەڕاستی جاری وەجبەی یەکەم، چکە بە 2-3 وەجبە پەڕەکانم کۆ کردەوە. وەجبەی یەکەم بەبێ ماسکیش هاتمە خوارێ، کەمێکم کۆ کردەوە، گەڕامەوە سەگێکمان لێ بە دەرکەوت زۆر گەورە بوو، بە ناچاری خۆمان لە ناو سیارە کوتایەوە، من با تووشێ و حاڵەتەش نەبین. ئەوانیشم بە پەلەپەل وتم بڕۆنەوە ناو سیارە. بەرحاڵ ماسکم دانە نابوو، وتم نەکە حاڵەتێک هەبی کامێرایەکە شتێکە با تەر نەکەم، با نەبتێ ڕێکلام و ڕیایی. هاتمە ناو سیارەکە لە بۆ ئەوی بچمە ناوەندی جادەکە بە وەرەقەکانی دیکە کۆ بکەمەوە. ماسکم دانا، تر ئاگام لێ نەبوو تەمەنی خوشکانەی من گچکەنە، بابەتی سناپ وان سۆشیال میدیایینە، ئاگام لێ نەبوو کە تەسویڕیان کردبوو کە ڕۆیشتمە ناوەندی جادە، سیارەش بەرەو ڕوومدات، بەڵام بەڕاستی گوێم بەوە نەدەکە سیارە بەڕۆ ڕوومدێ. تەنیا حسابیم کرد تۆز هێواش ببتەوە من دەچم کۆی دەکەمەوە، چونکە حسابی ئەوم دەکرد سیارە نەکساب. بەڕاستی دیتم سیارە بە کەیفی خۆی بەسەریدا دەڕۆی. بە هەموو نەوەک فریا بکەوم، وەڵا 1-2 سیارە باش بۆ ڕایان کرد، چوم کۆم کردەوە و تەماشا دەکەم، ینی بەداخەوە ئەو قورئانە نازار و پیرۆزە دڕاندرایە، ئەوە پەرش و بڵاو کرایتەوە. بەداخێکی گەورەتر سیارە لە لای چەپۆ ڕایگرتە بوو، سایقیشی تێدا بوو لەو شوێنێکە من لێم کۆ دەکردەوە، جاخوازانەوە لە کەیەوە لە ناو سیارەش بووە کە تیتە نەچوو بۆ کۆی بکاتەوە. لەو شوێنە گەر بم بۆری هیچ تەنەکەی خۆڵ و شتی لێ بوو کە فڕەدرا بێتە نانانە هیچ تەنەکەی خۆڵی لێ نەبوو. دیارە شتەکە عەمدەنە لە ناوەندی جادە بوو، نە لە لای چەپ نە لە ڕەسیفەکە، باشە لە شوێنی جیا و گوڵەکان لە ناوەندی جادەکە بوو. سیارەوە بەسەریدا دەڕوە کە کۆمکردنەوەی تر هەموو هێنا ناو سیارە. کەمێک ڕۆیشتم دیسان هەندێکی دیکەم دیت، یعنی ناچارە من 3 جار سیارەم ڕاگرت بەڕاستی هەتاوەکە هەموویان کۆ بکەمەوە. بەڵێ بە دیاریکراوی لە کاتژمێر چەندە تۆ گەیشتیتە ئەم شەقامە؟ پرسیاری دووەم ئەوەیە لەگەڵ بڵاوکردنەوەیم گرتە ڤیدیۆ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کاردانەوەی گەورەی بەدوای خۆدانە، بەشێکیان دەستخۆشی دەکەن لە تۆ و هەڵوێستێکی بە هەڵوێستێکی جوامێرانەی ئەزانن، بەڵام بەشێکی تر ئەڵێن
ئەمە سیناریۆی خۆیەتی وە خۆی ڕەنگە خۆشت ئەم کۆمنتانت بینی بێت دەڵێت سیناریۆی خۆیەتی خۆی ئەم کاری کردو دواتر چۆک هەڵی گرتوەوە گرتە ڤیدیۆکەی بڵاو کردوەوە هەتا دەوترێ بانگەشەی هاوبژاردننیش ینی زۆر ئەم قسانە دەکرێت تۆسی لەسەر ئەم بەڵێ بەداخەوە ڕێک 11:33 دقەی شەو بوو 11:33 بە جۆرەی کە ڤیدیۆکەمان تەسوێر کرایە بەداخەوە بەڕاستی نیەتی من تەنیا کۆکردنەوەی قورئان بوو نیەتی من خێر بوو کە من وەکو مسلمانێکەوە ئەرچی منە نە لەبەر ڕیکلامکردن منە لەبەر خۆ دەرخستن هیچ پێویستم بەوە نیە لێرەوە ئەو ڕوونکردنەوەی بدەم نەبەتە مای خۆ کاندیدکردنم لە بۆی شوێنێک نەسەر بە هیچ حیزبێکم نەسەر بە هیچ حیزبێکی ئیسلامیشم باشە نەحیز بە باڵادەستەکانیش بە هیچ شێوەیەک دوورم مامۆستایەکم هاوڵاتێکی ئاساییم لەو هەولێرە دەژێم پەیوەندیم بەوە نیە من سیناریۆ دروستکەم بەڕاستی دڵم زۆر بەوە هێشە لە کۆمنتێک خەڵکی مە بەڕاستی ئەوەندەی هەوڵ دەدە قسەی خراپ بکە قسەی باش ناکە ئاخر لەبەر چی جارێت و نازانێ ئەو کەسە چێە ئەوە یەک ڕۆژ دوور و نزیکە من بناسی دەزانی شخصیەتی من حتا چاکە هەبی خراپە ناکەم بەداخەوە یەکێک نووسی بووی سیناریۆیە یەکێکی کە نووسی بووی بۆ خۆی دڕاندوویەتی بەڵام لەبەر خاتری تەسویر چوە کۆی دەکاتەوە ئاخر بێویژدانی بەو ڕادەیە بیدڕێنم بە چه زاتێک بەو ڕەمەزانە بوێری ئەوم لەکوێ بۆ من بتوانم قورئانێک بدڕێنم بەو هەموو پیرۆزیەوە يعني خوای گەورە بە خۆی دەفەرموێ ئینا نەزەلنا وإنا له لحافظون وإنا نزلنا هذا القرآن وإنا له لحافظون بۆ خۆی دەیپارێزێ يعني وەکو ئەو شەرحەکە باشە دەستت خۆش بێ ئەگەر خدای گەورە ئەمنی مسەخەر نەکرد با من نەدەگەڕامەوە لە بچوو ئەوەی ڕێی من نەبوو من بەرەو شخصی دەڕۆیشتم کە چی هاتمەوە لای 100 مەتری کەواتە خدای گەورە ئەمنی دانا ئەو خێرە بەبەر من بکەوی بچم لەوێ قورئانە ببینم ئەگەن ئەو هەموو سیارەی بەر لە من بەوێدا دەڕۆی لۆ کەس کۆی نەکردەوە ئەو سایقی لەوێ بوو چەند زۆر سیار چکە ئەو بەرە هەموو کافتریا و شتە ئەو هەموو خەڵکە خەڵکی دەپەڕیەوە یعنی هەمووی دەیبینی لۆ کەس کۆی نەکردەوە باشە یعنی تکایە دەست هەڵگرن لە قسەکردن لەسەر کەسایەتیەکان و پێشم ناخۆش و بەڕاستی ڕسمی من دانرایە ئەوە لە خێری بردەدەر چونکە من لە بۆ ڕێکلام و لە بۆ ناوبانگ و لە بۆ خۆ دەرخستن من نەبووە تکاتان لێ دەکەم لێرەوە هەر پەیجێک هەر شوێنێک ڕسمی منی دانایە باڕاشی کاتەوە ڤیدیۆیەکە دانرێتەوە کە ڤیدیۆ بخۆم لە ئەکاونتی خۆم دانای لە یەک دوو شوێنی پەیوەندیدار دامنە بە خاتری ئەوەی بەڕاستی کەسانی پەیوەست و پەیوەندیدار لایەنی پەیوەندیدار بێنە سەر خەت ببیندرێ ئەو سوکایەتی لۆ بە قورئان بکرێتن لەناو شاری سوڵتان مزەفەر سوکایەتێکی وا گەورە بە قورئان بکرێت کەواتە ئەمەی مسلمان هەڵوێستمان چ دەبێتن پرسیارەوەشکەم لەو شوێنێک کە تۆ داوەزی کامێرای چاودێری هەیە هیچ کامێرایەکی چاودێری بەبەرچاو بوو ئەگەر لایەنە پەیوەندیدارەکان بێنە سەر خەت بڵێن هیچ کامێرایەک لێنی و نازان چێ ئەم کارێک کردووە تۆ کامێرای چاودێری لەو شوێنە بەرچاوکەوت من فکرم لەسەر کامێرە شت نەما بەڵام ئەو گومان تێدا نیە خۆ ئەو بەر هەر هەمووی کافتریایە ئەو مزگەفتی جەودەت ئەسعەدی لێ قابلانی کامێرای لێ نەبێ هەر هەموو شوێنەکان کامێرای لێیە دڵنیام و داواش دەکەم لێرە لە دەستەی داواکاری مافی مرۆڤ و دەستەی داواکاری گشتی دەستەی داواکاری ئاسایش محافظە تکاتان لێ دەکەم ڤیدیۆکە لەبەر دووشت لێ بدرێتەوە ڤیدیۆ لەو کافتریانە لەو شوێنە لە مزگەفت لەو شوێنەکە کە هەیە ببیندرە یەک بە خاترەوەی دەربکەوی بە ئەنقەس ئەو شتەکرات چونکە ئەمن ئەتو نازانین ئایا دڕاندرایە یان وەکو قسەی یەکێک لە کۆمنت کارەکان دەڵێتن چی وەڵا ڕەنگە منداڵ لە دەستی کەوت بێت ئەخە منداڵ ئەوە دەیدڕێنی دوایی قورئان لۆ لە دەستی منداڵە لە ناو سیارە فڕەی بدا ئەی ئەو کەسانی کە خۆ منداڵ بەتەنیا لە ناو سیارە نەبووە سایق نەبووە کەس ئاگەلێنەوە قورئان فرەتدا یعنی من یەک پەڕم لێ بکەوتە خوارە دێمە خوارێ سیارە ڕادەگرم دێم هەڵی دەگرم سزای قورئانێک داوا دەکەم یەک لەبەر خاترەوەی بزانرێت کەسەکە چێ و ئەگەر با مەبەست دڕاندیتی یاسا چی پێویستە لەگەڵی بکە با کەس فێر نەبی سوکایەتی لەناو مسلمانان بە قورئانی پیرۆزی مسلمانان بکات دوو لەبەر خاتری کەسایەتی من کە سیناریۆ ئەوەم دروست کردبی بە خۆم دڕاندبم دوایی کۆم کردبتەوە یان لەبەر خاتری خۆ دەرخستن و ناوبانگ و ڕێکلام و شتیوە تکاتان لێ دەکەم ئەو ڤیدیۆیە کە بەدەست خرا بڵاو بکرێتەوە بە داواکاریەوە سپاسان دەکەم زۆر بەخێر هاوکارم بخاتە ئەو قورئانە دڕاندراوەی